سڵاوتان لەبێت بەڕێزان چەند داتایەک لەسەر هەڵبژارنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان و خولەکانی ڕابردووش دەخینە ڕوو ئەگەر سەرەتا لە خولی شەشەمەوە دەست پێ بکەین کەوا بڕیارە لە دەی شەشی 2024 بەڕێوە بچێت دیارە بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان 4000 سەرۆی کێرێم مەرسومی سەرۆکایەتی دەرکردووە یەکەم جار لە یەکی دەی 2022 دیاریکرا بۆ ڕۆژی هەڵبژاردن و تا 4 ڕۆژی هەڵبژاردن دیاری کراوە دواتر نەکرا دواتر هەژدەی 11 2023 دیاریکرا بە مەرسومێک لەلایەن سەرۆکایەتی هەرێمەوە لەو کاتەشدا ئەنجام نەدرا دیارە دوو مەرسومی یەکەم بۆ ئاراسی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێم کرابوون مەرسومی 25 2024 ئاراسی کۆمیسیۆنی عێراق کرابوو کە ڕۆژی هەڵبژاردن لە 25 2024 دیاری کرا لەو کاتەشدا هەڵبژاردنەکە هەر نەکرا دو مەرسومیش کە دیاری کراوە لەلایەن سەرۆکی هەرێمەوە بۆ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ڕۆژی دەی شەشی 2024 دیاری کراوە کە ڕۆژی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دیارە ئەم جارە لە خولی شەشەم کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان سەرپەرشی دەکات و بەڕێوەشی دەبا و پشت بە تۆماری دەنگدەرانی عێراقیش دەبەستێت و تۆماری هەرێم کاری پێناکرێەوە کۆمیسیۆنی هەرێمیش بەوەی کە ماوەی بەسەرچوو بوو ناتوانێت سەرپەرشتی هەڵبژاردنەکان بکات دادگای فیدراڵی کۆمیسیۆنی عێراقی پابند کردووە کە سەرپەرشتی و هەڵبژاردنەکان بەڕێوە ببات بینە سەر ژمارەی دەنگدەران لە 6 خولی پەرلەمانی کوردستان بەم شێوەیە لە خولی یەکەم کە لە 1992 لە 1992 بەڕێوە چووە 1,112,000 کەس مافی دەنگدانیان هەبووە لە خولی دووەم 2,290,736 کەس مافی دەنگدانیان بوو کە لە 2005 بەڕێوە چووە خولی سێم 2,518,733 کەس مافی دەنگدانیان هەبووە کە لە 25 حوتی 2009 بەڕێوە چوو خولی چوارەم لە 2013 بەڕێوە چووە 2,653,743 کەس مافی دەنگدانیان هەبووە و خولی پێنجەمیش لە سینۆی 2018 بەڕێوەچوو کە تێیدا 3,085,461 کەس مافی دەنگدانیان هەبوو خولی شەشەم کەوا بڕیارە لە دەی 6 بەڕێوە بچێت لە دەی 6 2024 3,789,405 کەس مافی دەنگدانیان هەیە بەراورد بە خولی پێنجەم لە خولی شەشەم 700,000 دەنگدە زیادی کردووە و ئەوانش کە موالیدی 2006 کە یەکەم جارە بەشداری هەڵبژاردنەکە دەکەن ژمارەیان 150,000 کەسە کە مافی دەنگدانیان هەیە بەڵێ بینە سەرەوەی کە هیچ هەڵبژاردنێکی پەرلەمانی کوردستان لە کاتی خۆیدا نەکراوە هەموو خولەکانی پەرلەمان تەمەنیان درێژ کراوەتەوە لەلایەن پارتی وەکێتی خولی یەکەم 4 جار درێژ کراوەتەوە کە بۆ ماوەی 9 ساڵ لە تەمەنەکەی درێژ کراوەتەوە خولی دووەم یەک جار 2 مانگ و 16 ڕۆژ لە 2005 بۆ 2009 خولی سێیەم 2009 بۆ 2013 یەک جار درێژ کراوەتەوە 2 مانگ و 1 ڕۆژ یا 2 مانگ و 11 ڕۆژ بەڵێ خولی چوارەم یەک جار درێژ کراوەتەوە 2013 بۆ 2018 کە 1 ساڵ و 5 ڕۆژ درێژ کراوەتەوە و خولی پێنجەم یەک جار درێژ کراوەتەوە 1 ساڵ و 4 مانگ دیارە دادگای فیدراڵی لە 5 2023 کۆتایی هێنا بە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان و لەمە دوای ناتوانرێت تەمەنی پەرلەمانی کوردستان درێژ بکرێتە بە خۆی گشتی 1000 تەمەنی پەرلەمانی کوردستان درێژ کراوەتەوە و ئەو ماوەیەش کە درێژ کراوەتەوە 11 ساڵ و 9 مانگ و 2 ڕۆژە بەڵێ بینە سەر ڕێژەی دەنگدان لە خولەکانی پەرلەمانی کوردستان لە 5 خولی ڕابردووی پەرلەمانی کوردستان بەم شێوە بووە دیارە زۆرترین ڕێژەی بەشداری لە 1992 خولی یەکەم تۆمار کراوە لە 186.4 خەڵک دەنگی داوە لە خولی دووەم 2005 لە 175.6 خەڵک دەنگی داوە و خولی سێم لە 178.1 دەنگدەران دەنگیان داوە و لە خولی چوارەم لە 170.2 دەنگدەران دەنگیان داوە لە خولی پێنجەم کە لە ساڵی 2018 بەڕێوە چووە لە 159.83 دەنگدەران دەنگیان داوە بەڵێەوەی کە بینیتان چەند داتایەک بوو لەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیارە بۆ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانیش لە خولی یەکەم دەستەیەک لە دادوەران و بە سەرپەرشی دادوەرێکی پلەیەک هەروەها ئەندامەتی داواکاری گشتی و نوێنەری بەرەی کوردستانی دەستەیەک پێکات بوو لە دادوەران بەڕێوە بردووە لە 2005 کۆمیسیۆنی عێراق بەڕێوە بردووە 2009 خولی دووەم خولی سێم کۆمیسیۆنی عێراق بە هەمان شێوە بەڕێوە بردووە خولی سێم و چوارەمیش هەر کۆمیسیۆنی عێراق بەڕێوە بردووە بەڵام خولی پێنجەم تاکە خولە کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێم بەڕێوەی بردووە و خولی شەشەمیش وا بڕیارە کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بەڕێوەی ببات
بەخوای گەورەتان دەسپێنین خواتان لەگەڵ.